كان يا ما كان في قديم الزمان. ژنەکە ئەوە چییە و عەرەبیە؟ ئیزرائیلاتوە؟ وەی بسم الله لەو قسەیە ئیزرائیلی چیتە؟ ئەوە موزیقی تەلەڤیزۆنەکەیە. وقالت شهرزاد. ئەوە چییە؟ وقالت شهرزاد ئەمە چییە؟ من خۆم زۆر وەزعم تەواوە. ئەمە ئاغا گیان پێ بڵێم حەقایەتی 1001 شەوەیە 1001 شەوەی ئەو سایبەغا تێگەی؟ تێگەم 1001 شەوەی ئەو سایبەغا قیمەتی یەک شەوی ئێستا لای خۆمانە نییە. بیخە سەر قەناتێکە مەکە مەیخە سەر قەناتی تر ئەم قەناتەی ئێمە باشە هێ منە و لەسەر خۆیە و بێ موشکیلەیە جۆ لێبێ قەناتەکانی تر هەمووی مسەلسەلاتی ناخۆش و هینن یا کلیپی بێمەعنان مەکە نەیگۆڕیت مەکە هەرم قەناتە ئێمە باشە هەر بیکوژێنەرەوە بەخوا نامکوژێنیتەوە ئای نەکەی برازن نەمکوژێنیتەوە بە قسەی نەکەی ئەزانن بۆ تەلەڤیزیۆن بۆ ناوماڵ هاودەنگیە هاودەنگی بۆ خۆتان باشە بەقسەی ناکە ژنەکە بەقسەی نەکە بیکوژێنەرەوە ئەرێ تۆڵێ بیکوژێنەرەوە موزی ئەڵێ مەم کوژێنەرەوە ئێستا من چی بکەم لەم بینەیە؟ بەخێر بێ ڕۆڵە ئەوە ڕەفیقی دەورەکەمە ئەمە ڕەفیقی گیانی بەگیانیمە زۆر سەری دایکم نەکەی ئێمە سەعیدە بێ سەعید بالای نەبن مۆسیقا باشە ئێستا دەرکەوتووە بۆ عالمەکان ئەڵێن مۆسیقا باشترین چارەسەرە بۆ نەخۆشی مۆسیقا باشترین عیلاجە بۆ نەخۆشی ئەرە وەڵا لە زیاتر ئەم پاراستیمۆڵ و فلی ئاو دوومل و ئاودا ئەگەر زوڕنایە بێنن لە پەناتا فویەکی قایمی پێ بکەن یەک ئاوێکە بۆ نەخۆشیەکە ئەی چۆن وەڵای یارم بەسمەمان مابوو مۆسیقا عیلاجە بۆ نەخۆشی ئەوە ڕانەهاتووی لەگەڵیا ئاغا ڕانەهاتووی خاڵە موزیع ڕاهاتووە بەس ئەم حەساسیەتی پێ هەیە ئەمە چییە؟ یاخوا بەخێر بێ کاکە عەبەیە چاولێ عەبدوڵڵا تۆ توشمم بەدەست خوم کەساکانتەوە ئەیە باشە تۆ ناکرێت جارە بە خێراتنێکی کە یەکسەر گلەی لە کوڕەکانەکەی خۆ لە ڕەشەن نییە ئەمەجان بۆ خاتری خوا عالەمەکە بەهۆی کۆلێرەوە هەمووی تووشی شوێری بوو ئێوە لە خۆشی چی ئەم مۆسیقایە لێن ئاخر دە خاڵێکیانەوە بۆی بۆیە مۆسیقا لێن بۆی باوکم چاوێتەوە ئەمە مۆسیقا ئەکسپارەیەوە چاگە بێتەوە ڕۆڵە گیان ئەم مۆسیقای ئێوە وەڵڵی بۆ ساغیشی لێن نەخۆش ئەەکەی کوڕەکەم عالمەکان و توانە خەڵک بە مۆسیقا چاگە بێ نەخۆش بەڵام ئەم جۆرە مۆسیقایە نەوت و کوڕەکەم بە سەمفۆنی ئەوشتیوە ئەمە چێم جیقە کوڕەکەم لای بن عەبدوڵڵا ئەوە چییە؟ تۆ چیتە سەر عەقڵی ئەوان چیتە سەر دینی ئەوان مۆسیقاکەی بۆ نەخۆشی باشە دەتوخوا وەرە شەقمە بە خوشک بێ بە چی کورە ئاغا ئێستا لە هەموو دنیا هەڵای عەلامی لەسەر مۆسیقایە کە بۆ نەخۆشی باشە ئەی باشە ئەی چۆنە موزیعی خۆمان نایکرد بە هەڵڵا کردم بە هەڵایەکو بەزمێک ئەو بەڕیدیار نەبێت بەڵام ئێوە لەو کاتاتە لە بزەنەکەتان خستوە سەر قەناتێکی تر قەناتی تریچی درۆزن ئێوە هەمووتان وەک یەکوان عیلاج باوکی کاگەحمەوە بەخوا حەو دەردەپەڕێنێ عیلاجە کاگەردی تۆ قسە لەگەکیە کە وەری ناگێ بڕوا ئەەکەی نەرمین ئەم عیلمە زۆر مهمە ماوەیش کە وای لێ کە ئەچی بۆ لای دکتۆر لە بری ئەوەی کەوا دەرزی و دەرمان و شرینقە بۆ بنووسە هەموو بەیانیانێکە هەڵ ئەسی مەقامێکی ئای نیوەڕۆن مۆسیقایەکی ئەڵاوەیسی ئێواران مەقامێکی مەسەلا بەیات ئاوا بۆ دەنووسێت بڕوا بکە وای لێ ئەزانیشی باوکە
ئیتر ماوەیەکتر لە جیاتی ئەم دەرمانی ژانەسکەکە هینە بۆ نووسن باعەلەخەواتە مەڵە پشیلەی سەرمەنجەڵە کاگردی بە سۆڵێ با بڕۆین باعەلەخەواتە مەڵە پشیلەی سەرمەنجەڵە دوێنە باە نەوەرتا گەشتە پێیان پێ بکە دەستی اینجا ئەو وەختە لە باتی تەندەری دەرمانکڕین و ئەمانە کۆمپانیاکان هین لێ ئەیەن ئەو کاتە تەندەری لەحنی جۆرا و جۆر آخر دەبا منش نەیکەم خاڵە موزیێبە بە بەزمی دەرمانەکە ئەچن لەحن لە هەندستان و پاکستانەوە ئاکرن کەچی بە کەڵکیش نایە ئەحمد لەحنی هندستان و پاکستان وەکو چی کامانێ ئەزانی وەکو چی کاکە عەبا وەکو ئەم لەحنە میری منکی جەمنا میری منکی جەمنا و پۆری ڕادە پۆری سەنگەم هۆگاکێ ناهێ پۆری ڕادە پۆری سەنگەم هۆگاکێ ناهێ یەک تەنەکە دوو تەنەکە هێڵەکە دانێ بەرسیمە تۆ بەرسیتە نانەکە کوانێ یەک تەنەکە دوو تەنەکە بەرسیمە تۆ بەرسیتە نانەکە بەسە ژنەکە بە کەلامی خۆیان نەیگۆڕی ئەو گۆڕم وەی دە باشەوە گۆڕیمە بینەرانی بەڕێز بە ناوی هەموو لایەکەوە بە ناوی ئێوە بە ناوی خۆمان بە ناوی کەناڵەکەمان بە خێرهاتنی ئەم بەڕێزاکەین ئەم بەڕێزا ناوی یان شەڵ دەرفانسە کە کارمەندێکی پایە بڵندی سەفارەتی سویدە لە عێراق و لە ئەردەندا ئەنیشێ بەخێر بێت کارمەندێکی پایەبەرزی وڵاتی سویدە لە عێراق و لە ئەردەندا ئەنیشێ خاڵە موزیێ ئەو وەڵام لە تۆ تێناگەم یعنی لە ئوردوندا ئەنیشێ و لە عێراق بە پێوە ئاوەستێ مەیکە بەگاڵتە هەتی و مەیکە بەگاڵتە ئەم پیاوە کارمەندێکی زۆر گەورەی و شتی زۆر بەدەستە زۆر بەدەستینە دەسەڵاتی هەیە عادەتخوا بزانە ئەحەم بەلاجێ بۆ وەرناگریە بۆ برازن قەلەمونی وا چییە تاکو لجوئی بەنێ ها ئێوە چێ خاڵە موزیێ تۆ زۆر سەیری ئێوە تۆ باوکم لە بەرچاوی قەڵەعەبەم و ڕەفیقەم و ناواشکێنی لەمانەوەی قەلەمون قەیناکە ئەحمەدجان قەیناکە جۆمەرێ قەلەمون بوویتایە وەڵڵی بۆ جەژن یەک فەردە دینار دەکرد ڕۆڵە بۆ کاک ناموزیع ئەوانەی کە لجوئیان وەرگرتووە چیان لە ئەحمەی من زیاترە لێو قبوڵ ناکەم لە مەولا بەمنەوە قسەمان لەگەڵکەی ها نەرمین توازدەوە بێنە ئەرێ کاکی موزیع تۆ پێمان ناڵێ خێرەکەوە ئەم کارمەندە دیبلۆماسیە گەورەی سویداتۆ بۆ ئێرە ڤاندەر سوینێکشی و جیلیانو ئەفەرمێ ئەڵێ لەسەر فەرمانی وەزارەتی دەرەوەی وڵاتی سوید یعنی وڵاتی خۆمان هاتووم بۆ ئێرە بۆ ئەوەی سەردانی ئەو هاوڵاتیە سویدیانە بکەم کە لێرن با بزانین مەترسیان لەسەر نییە هاوڵاتی سوید لێرن جا باشە بۆ ئێرە ئەوە نەخۆشە خەڵکی سوید هاتووە لێرە بژی جۆڤا مارلۆس کوردستانی تاپلۆ ئەفەرمێ ئەڵێ لێرە لە کوردستان هەزارەها هاوڵاتی سویدی ئێستا لە کوردستانە ئەژین هەزاران هاوڵاتی سویدی لە کوردستانە ئەژین ئەی باشە بۆچی هیچیان نبینی ئەی لەو باوکە ساویرکەیەم ئێخۆ بابە ئەو مەقسەدی ئەو سویدیە سوروسیپیە چاوشینانی لای خۆیان نییە ئەی من پێوە بڵێم مەبەستی ئەو لاجیانەیە کە دوای 6 ساڵ جنسەی سویدی وەرەگرن ئێگزاکتلی ئێگزاکتلی یعنی ئەڵێ بالزەبت مەبەسمان ئەوانەیە باشە قەیناکە تێگەشتین ئێستا تا ئێرە تێگەشتین بەڵام ئەواڵی چیە ئەواڵ باسی عەواڵ مەکە کاکە عەبا عەواڵی داما و حاڵیان حەلوەلایەتی بەدەست بێ ئاوی باسی عەواڵ مەکە ڕجال لێکەم نشێ و جۆرها لۆماسی ئەڵێ بەڵام شکور ئێمە کە سەردانی ئەم هاوڵاتێ سویدیانی خۆمانمان کرد لێرە لە کوردستان بۆمان دەرکەو کە شکور هەموویان وەزعیان زۆر باشە کەپات ئەڵێ قەپاتن لە چیە قەپاتن ئەیلەوە بەخوا ئەو خاڵم کە فەقیرە من بۆ مناڵی خۆمەوەی زانم مەزایی چۆنە بەعزێکان وەزیرن بەعزێکی تریشیان پەرلەمانتارن بەعزێکی تریشیان کۆمپانیایان هەیە ئەمە ئەوانەی کە جنسی ئەویان هەیە هاتوونەتەوە بۆ ئێرە ئافرم مەملەکەت ئاغا مەبەست مەملەکەتی سویدە
مەملەکەتەی خۆمانەڵێم شەر بێ بە شەرتی خوا لەسەر ئەو مقابلە ناخۆشە بێ بگۆڕم وەلە ئەنجامە 33 کەس کە خۆیان پاڵاوتە بوو بۆ پۆستی مدیر عامی تەنها 74 کەسیان دەرچوو. چۆن 33 کەس خۆیان هەڵبژاردە بوو بۆ پۆستی بەڕێوەبەری گشتی 74 کەسیان دەرچوو بوو. بەڵێ 33 کەس خۆیان تەرشیح کرد بوو خۆیان پاڵاوتە بوو بۆ پۆستی مدیر عامی 74 کەس دەرچوو. ئەیجا خوا بێ خزاکە چۆن شتی وابێ 33 کەس لە 74 کەس کەمترە. عەبدوڵڵا گیان ئەبێ لە هەنێ شوێن 33 لە 74 زیاترە. ئەمە بۆیە ئەو مدیرەی مەکتەبی هین چوو بوو یەکی دەدی نای لە مامۆساکان بڕی بوو بۆ مناسەبات 10,000 ئەی چۆن بۆ مناسەباتی چی ڕۆڵە؟ ئەزایشی دایە خەمی مناسەبات نەبێ خوا ئەینێرێ هێواش وزبن ئەرێ ئەو بۆ سوۆیە چییە؟ بۆ سوەیەکی بۆنێکی ئەرێ براژن تۆ گۆشت نەخستۆتە سەر ئاگرەکە؟ ئەی لە خاڵە موزیە ئەجاباق و گوا گۆشت بۆ ئێماکرێ تا دایکم بیخاتە سەر ئاگر هەر ماجیمان بۆکرێ ماجی. ئەی باشە ئەو بۆ سوێ چییە ئەوەنەیەت ها بۆنی ناکەن؟ ئەوە خاڵە موزی ئەزانی چییە؟ ئەوە بۆنی کلاجی سیارەکەی خاڵە عەبەیە. یا ڕەبی دەمەشتێڕۆڵە کساری من چۆن کلاجیە سووتێتا بۆنی بێت؟ ئەی ڕۆ چۆن دڵێ هاوکاکە عەبە ئەو دوعا بە کوڵی لێ بکەین. بەدڵ لێم نەکردەوە بەدڵ نییە. عەبدوڵڵا نەبێ بە درۆی لوتی موزیعەکە لەوا چێشتێ سووتابێ شتەکەش مهمە وەڵی بگۆڕم. وە سەرچاوە ئاگادارەکان وتیان سەرچاوەی ئەو بۆ سوۆیی کە ماوەیە کە ماڵی ئاغای مەشغوڵ کردووە ئەوە وەسڵی مشتەرەیاتی وەزارەتی بەرگری عێراقە کە سوتاوە. وەسڵی مشتریاتی چی؟ وەسڵی مشتەرەیاتی وەزارەتی بەرگری عێراق براژن. وەش ڕۆحم چووەم زانی وەزارەتی هینەڵێ. نا خەمن نەبێ وەزارەتی هین نییە نا. ئەوە خاڵە هین کوێ ئاوا دایکم ئەتەسێ وەسڵەکانی بسووتێ؟ کوڕم تۆ عیلاقە نەبێت تۆ تەدەخولی ئەو شتانە مەکە. ئەمە تەدەخولی چی بگەمەر تەدەخولی گەم بکە بگریم؟ نا باوکەکەم تۆ بە سزمانی عمری 4 ساڵ بۆ عملیاتی لۆزەتێنێ بۆ کرا بە قوربانێ دایکێ بمرێ یاخوا بەخوا هەموو ڕۆژێکیش 2000 دیناری ئەیا بە مەلزەمە. و بە پێی ئامارە ڕسمیەکانی ڕێکخراوی داکۆشیکردن لە مافی ئاژەڵان هەتا ئەم دەقیقەی ئێستا 103 ڕاوچی تەنها لە منتیقەی وارماوە دەزگیر کراون. چۆن تو شەرەف و ناموسی حەچینەیە ئاو دووبارەکەرەوە. ئەڵێ لە وارماوە هەتا ئێستا 103 ڕاوچی دەزگیر کراوە. باشە ئاغا لە وارماوە ئاو هەموو ڕاوچەیتیا تخوا پێ بڵێ چی؟ ئەزانی بڵێ چی کاکە عەبا؟ بڵێ ئارێوە ڕاوچی ڕاو مەکە لێرە توخواوە ڕاوچی ڕاو مەکە لێرە. ئابڵوقای حدود هەر بە کورد فێرە ئابڵوقای حدود هەر بە کورد فێرە. هەر بەتەنها کوردانماکی سوێرە بەتەنها کوردانماکی سوێرە. لە سەد نافەرمان دوو کەسمان تێرە لە سەد نافەرمان دوو کەسمان تێرە هەر ئەشی دۆشین هەرچەندە نێرە هەر ئەشی دۆشین هەرچەندە نێرە هەر ئەشی دۆشین هەرچەندە نێرە ئارێهۆ ڕاوچی ڕاو مەکە لێرە توخواوە ڕاوچی ڕاو مەکە لێرە توخواوە ڕاوچی ڕاو مەکە لێرە.